بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەرەی وەرگرتنی موچەدا لە ماوەی ڕۆژی ڕابردوودا سێ خانشین لە سەرەی وەرگرتنی موچەدا گیانیان لەدەستدا و تاوکو ئێستاش سەرۆکی حکوومەت و جێگرەکەی قسەیەکیان لەو بارەیەوە نەکردو بە جۆرێک دوێنێ لە سلێمانی دوو خانەنشین لە سەرەی موچەدا گیانیان لەدەستدا هەروەها لە سۆرانیش لە قەزای سۆران ئیدارەی سۆران خانەنشینێکی تر گیانی لەدەستداوە. لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر شێوازی دابەشکردنی موچە لە کوردستان و بە تایبەتی موچەی خانەنشینانەکەی و بەراوردێکیش دەکەین لەگەڵەوەی کە موچەی خانەنشینان لێرە چۆن دابەش دەکرێەوە لە وڵاتانی تریش چۆن دابەش دەکرێت و ئەو لیژنش کە سەرۆکاتی داواکاری گشتی و وەزارەتی دارایی پێکێنەوە ئایا نەتیجەی دەبێت بە میواندارێک لە بەڕێزان سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە وابریارە دواتریش دکتۆر محەممەدکانی پەرلەمانتاری پێشووی عێراق لەگەڵمان بێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک سیروان بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزان سەبارەت بە شێوازی دابەشکردنی موچە لە کوردستان. شێوازەکەی دوای لە سەداهاتەکانی سەدەکەن شێوازەکەی زۆر کۆن و کلاسیکە لەی شوێنێکی دنیا ئەم شێوازی دابەشکردنی موچە ماوە کە ئێستا سێ خانەنشین لە سەرەی وەرگرتنی موچەدا گیانیان لەدەستداوە. ئێوارەتان باش هیوادارم هەموو لایەکتان لە خۆشییا بژین هەرچەنە خۆشیان نێشتۆ بۆ ئەو وڵاتە جارێک پێش هەموو شتێ سەرخۆشی بۆ هەموو ئەو کەسانە کەەوە دەست ئەم دەسەڵات و حیزب و تاقمانەوە نەخۆشەکەون تا لە ناو ئەچن تا شەهید دەبن بۆ هەمویان. ئەمەی جەنابە باسی کرد ئەمە دابەشکردنی موچە نییە، ئەمە شتی خێڵەکیە خێڵەکی مناڵ بۆم بیرمە هەندێک قەرەجە هاتن خێمەی ڕەشیان هەڵەیە تەپڵیانە فرۆشت و زۆرنایانە فرۆشت و شتێکیانە فرۆشت ئەمانە شتەکان لە مێشکمان ماوە مەسەن کە خێریان پێکرا دابەشیانە کرد. ئەمانە کاڵم ئەمانە هەر کەسێک بەخۆش بۆ لەم وڵاتە دەسەڵاتی ئەوەی هەبێ شتێک تەوزیع کە شتێ دابەشکە نیزامێکی خێڵێکی نێمە بەبێ ئەوەی هیچ کەسێ عاجز بێت. ئەم نظامە ئەمە نظام نیە، ئەم پشتە ئەم شێوازە لەی شوێنەکانە ماوە یعنی نەماوە. UN کە خواردن ئاوا فڕیا بەسەر خەڵکە ئەوانی جوان ناکەن. زۆر بەداخم لەوەی کە 30 ساڵ زۆرینەیان لە وڵاتەکانی لە وڵاتی دنیاە پارەی حکوومەتیان وەگرتووە بە چەک بۆیان وەگرتووە بە پارەی هەموو وەکو بوونیش وەکو زۆر کەس لاجە بوون و پەناهەندە بن و جنسیانە بۆ بێ ئیش بوون پارەکەیان 28 مانگ بواتە سەر حسابەکەی چوە خەرجی کردووە. نەماوە لەبیری خۆیان بەرنەوە کە ئەمە پێی بڵێن سیستەمی موچە بڵاوکردنەوە. من لە ئەوڵ مۆلەکە لە پەرلەمانم بە سەرۆکی حکوومەت بەڕێزیان بە بەڕێز جێگرەکەی بە بەڕێز کاک ئاوات وەزیری دارایی بە هەموو ئەو بەڕێزانە وتومە عیبەیەکی زۆرە هەرچی حیامان چووە هەمووان مامۆستا هەیە ئەڵێ کاکە بۆ بڵاویەکەنەوە موچەکە دابەژەکەن بۆ بڵاویەکەن بۆ بێ بە سەردێڕی خەڵک بۆ بڵێن فڵان کەس موچە شتێک ئازانی چۆنە ئەگەر جەنابەت لەگە منە لە هەر شوێنێکە کرێکار بین یا مامۆستا بین لە شوێنەکە بەس ئەوەی لێم بپرسی موچەکە چەنە بێت تۆ دەرکرێت چکە ئەو شتێکی تایبەتە سڕ نەماوە لە وڵاتەیە حیا و کەرامەتی ئەم خەڵکیان بردووە. یعنی ڕەنگە خەڵک بڵێ ئەی چارە چییە 20 جار چارە من بۆ خۆم وەک پەرلەمانتارێکی سەربەخۆ لەو پەرلەمانەیە بۆ خۆم 20 جار چارە سرم داناوە بۆیان هی کاکە ئێستا من ئەگەر پرسیاری داهاتوتە بێ چارەسەرەکەی زۆر بەسیتە حکومەت نایکە پێی ناوێرێ نایزانێ من ڕێگەم هەیە بە خەڵکەڵێ. ئێستا شێوازی دابەشکردنەکە بەس ئەو شێوازەی شوێنێک ماوە ئەو ریزبەستن و پاڵپەستۆ حەکیم ئەوانە پاڵپەستۆی چی باشە بێ زەحمەت ئەم سیستەمەی کە ئەم پاڵەپەستۆیە و ئەم خەڵکە کە تووشی نەهامەتی ئەبێت خۆیان زۆرینەیان کە سوکاریان لە دەرەوە نین نایبینن حسابی بانقی زانی چییە؟ ئێستا من بینەرانی بەڕێز وەرەقە قەڵەمێ دەربێنن دو سێ شتەڵێم من بێ زەحمەت هاوڵاتی بەڕێز خوشکە گەورەکەم کچە جوانەکە کوڕە باشەکە ئەوەی کە خەریکی مەدەنیەتین باش نییە بێ زەحمەت ئەگەر دایکت خانەنشینە باوکت خەسووت خەزورت پورت من پورم خانەنشینە بێ زەحمەت بەیانی بچن بۆ بانقێک هەر بانقێک گەڵە بژێرن با حکومەت بۆ خۆی بڵێ بێ زەحمەت بینوسن بچن بۆ بانقێک لە بانکە پورە هەو کەسانی کە باسم کە خانەنشین بی بەلەگە خۆی بڵێ ئەمەوەیەک حسابێکی بانقی بۆ ئەم قزم بکەمەوە حسابی بانقی بکەنەوە کە کردەوە ژمارە کارتێکی پشکۆلە دەیاتێ هەمووان هەمانە ئەوانەی نیانە ینی ئاوای فێریانەکەین بچم بە بانک حسابەکە بکەنەوە کارتی چۆنە دەیاتێ بی بۆ ئەو شوێنەی کە پارەکەی لێوەرەگری بڵێ من ئەمەوێ
پورم دایکم خەسوم خەزورم نێت تۆ ئیهانەی بکەیت نێت سەرە بگرێ کە معاشەکە هاو وەکو مرۆڤ بۆی بخەرە سەر حسابە ئەگەر نەیکرد 100,000 کەس بیکە 100,000 جار منیم لەگەڵتان باشە بەس یەکشت ئێستا خۆی لە کوردستان ئەکتیڤ نییە چۆن نییە کواکتیف بۆ خۆیان هەیە بۆ هەموو وەزیر و گزیر و نازانم چی هەیە بۆ خۆیان هەیە تێ ناگەم سیستەمە هەیە بۆ ئەی چۆن نییە ئاسانی شت ئێمە بۆ قبوڵی بکەین دروستکردنی ئەو هەژمارە بانکیە من سیروان بابانم لە دهۆک دروستیکەن لێرەوەیم بۆلاتان لە سلێمانی دروستی ناکەن حسابی بانکەکە ئەچین بەیەکەوە دایکت تۆ لەگەڵی ناچی من بنێرە ئەچین بۆ مدیر بانکە ئەڵێن ئەو پارێ بخەرە سەر حسابە بۆ نایکە بێم لە بۆ نایکە چی ئەمە قازانجەکەن حکومەت قازانجەکە خەلەلەکە لە خۆمانە خەلەکە لە مدیر بانکیان لە حکومەت خۆمانە ئێمە نامانێت حکومەتەکەمە بەس بە حکومەتمان وت کاک حەکیم باش بن پەستێکەمی ئەوەی خەڵک ئەمرێت کاکە ئەم وڵاتیان بۆ چییە کە من نەمام تۆ نەمای پور و نەما خەسوود نەما خەزورت نەما ئێ بۆ چییانە پێم بڵێ بۆ چییانە چی لێ ئەەکەن باشە بەس تۆ خۆت لە دەرەوە شیاوی لەوێ موچە چۆنە موچە وەرگتن لەوێ چۆنە عیب باسی ئەو شتە بکرێ من پێم شەرمە ئەگەر ئێستا ئەمانەی من کە باسی ئەەکەم والله لە نەوەتەکانە باس کرایە شەرم بوو باشتاکان بەجێ کاکە موچە چۆنە من وەختی خۆی سەرپەرشتیاری خەڵک بوو کاک ئازاد پێشبەرگە بوو لێرە چاوی هەردوو چاوی دەم و چاوی لەسەر ئەم حکومەتەدا موچەکان لێرە بڕی بوو هاو لە ئەڵمانیا بە قۆڵی بردم ئەزانی موچەکەی چەند بوو ئەگەر یەکێک بێکار بێ 351 ئۆیرۆ وەرەگرێ ئەو لەبەرەوەی چاوی داناوە چاوی نییە نەک خۆ بۆ وڵاتی داناوە 500 ئۆیرۆ زیانەیە هەموو مانگیەک ئەو 500 ئۆیرۆیانەیە بۆی محتاجی ئەو نەبیت بە تەکسی بڕۆشتی جوان بکڕ بەس لەبەر ئەوەی کە محتاجی خەڵک نەبێ 500 ئۆیرۆ موچەکەی وەکوتم خۆ حکومەت دێ و بڕۆرە بانک ئەو بڕۆ بانقەیە ئەو برادران جویان نێمە خوشک و براکانمان لە ئەوروپان جویان نێمە ئەڵێ بڕۆ لە بانقی حسابەکە بکەرە بۆ حسابی بانکەتمان بۆ بێنە ئێستا چییە وەکوتم وەرەق و قەڵەمتان دەرێنان نووسیتان بەیانی تەلەفۆنم بۆ بکەن بێکەوە چین بەلای مدیری بانک کاک حەکیم ئەم حکومەتە لاسارە ئەم حیزبانە زۆرینەیان دز و جەردە و ماڵوێرانکەری خەڵکن ئێمە چی بکەین باشە من بۆ خۆم زۆرترین پێم وایە زۆرترین کەسم کە مشکلە بازەکەم و چارەسەرەکەشم باس کردووە قەت ناگەڕم بە دواشتی بنبەستە حکومەت تۆ وەزیری دارایی پێمان وتون نایکەیت نایکەوانە من بەیانی من پورم بێکەم کەزە پورم پراستۆ بەیانی منێن بە شوێنتە باشە ئەی بەم حسابی بۆ دەرێم دەباح مدیری بانک باش بێت بڵێ من نایکەم بزانم بۆ نایکات بانک پارە وەرەگرێت لەم سیولەی لەم عملیات تیجاریە خەڵک پارە وەرەگرێ بانکەکە لە 300,000 دینار ڕەگە 2,000 ناوەکە کاکە منەیەم ئەو قوربەسەرانە 3,000 بە تەکسی 6 سعادەوە سێ ئەگەڕێتەوە سێ تریا بە تەکسی ئەگە حسابی باقی بە پارەکەی لە حسابی خۆیەتی ئەم ڕۆسەی لێ دەرێنم ئێ باشە بۆ لە دنیای سیولە نەما ئازانی ئێستا ئەو رووسیای وا وێرانە بێ ئەو وڵاتانامی وێرانە بن بەچی وێرانیان کە وتیان حسابی بانقیتان بلۆکەکەین ئێمە شەڕمانێتیمان بلۆکەن وەڵام ئەگە گیرفانمان بلۆکەن من بۆ خۆم هەرچی سەرۆت مێ لە گیرفانمایە خەڵکی تریشە ناسم حسابی بانقی بۆ نایکەن باشە بەس وەکو بۆ نمونە خانەشینان لە وڵاتانی دەرەوە خانەشین چۆنە موچەکەی چۆنە ئەگەر باسێکیەوەمان بۆ بکەیت چۆن ڕێزی لە خانەشین دەگرێت ڕێزیان ئەوانە بەڵە قسەیەکە بوو لێرە لە خۆیان و خەڵگەی وڵا و کۆڕۆنایان بۆ دروستکرد بە پیرەمێرد و پێرێژنەکانیان لە کۆڵێتەوە تۆ تەسەوەرەکەی جارە پێشەوەی خانە نشین ئەوانەی کە خانە نشینن بەس بۆ احترامیان بمێنێت و بزانن کە ئەمانە هاوڵاتی قیمەتیان هەبێ شوێن هەیە وەکو ڕەوزەی مناڵ هەر پێڵێن تاگەشتێتە ینی بەردەوامی بن لە ڕۆژانە خەڵک سیارە ئەچێ بە شوێنیانە ئەیهێنن پێڵێن تۆ ئیشت هەیە بێ هەستی لە خەو خۆ بوو ڕێعەتت لە خۆبەی مەوعیدت هەیە هیچی نییە ڕەنگە دە ڕۆژی تررا دوومانی تر بمرێ بەڵام بۆ ئەوی کە قیمەتیە بێ هاوڵاتیە هەموو ڕۆژێک بە سیارەی پازە چم بە شوێنە کویانەکەنەوە یاری کارتیان پێکەن ئەوە نیان پێخۆشە ڕسمەکە من ئەکتیڤم اینجا چۆنە تەقاعودی هەیە مەسەلەن نەخۆشە هەیە ئیشی کردو 45 ساڵ 50 ساڵ ئەزانی باشی چیەکە پارە ئەیە بەنەوەکانی خانووی لێ کڕیوە کری هەیە کەچی ئەو بینە ئەو پارەی کە بەشێک کەبەکەوە یەگرێ ئەوە نایە بە کەس ئەوە خەرجێکا بۆ خۆی جلی لێکڕێ ئەتری لێکڕێ یعنی تۆ من بینی لێکەرەوە باوکت خزمێکت دایک باوکم نەماوە هەر ئەوە عینەشت
45 ساڵ خزمەتی وڵاتی کردووە پارەی یاوە خزمەتی کردووە خزمەتی ئەم وڵاتی کردووە ئێستا ئاوا تەسەڕوفی لەگەڵەکە چۆن بە مناڵ و کەس و نەوەکانی لێڵێ چالاک بوون وڵاتەکەتان خۆش بووە بەچی بڕوات هەیە لەم دنیاە خوا ئاگادارە ئەم وڵاتە هەر هەمووی جگە لە یەک پاسکیل ئەمەی منیتیانە بێمنەت بن هەمویان بەڵام خوا ئاگادارە ئەڵەی باوکم پێشەوەی ئەمری خوایکە وەسیەتی بۆ کومزۆتی ئاگا لە سلێمانی بێ ئاگا لە کوردستان بێ توێ وازامی منە چاو وەکو چاوی پارێزم بۆ لەبەر یادگاریم تیا هەیە ئەمانە نە یادگاریان تیا هەیە نە مناڵیان تیا بەسەر برتووە نە ڕەنجیان پێکێشاوە نە خەڵکەکەیان خۆشەوێ آخر بن تۆ بۆ یەکتریمان خۆش بێ لەبەر من تۆ شتێکە کاوسۆزیە کۆمانەکاتەوە لەبەر ئەوە مامەڵەمانوە لەگەڵاکەن لەبەر ئەوە نە ئەوانە ساحبی ئێمن نە ئێمەش خۆوانە بە ساحبی خۆمان نەزانین کاک حەکیم شتەکە زۆر لەوە گەورەتە کە بەس پارە بێ ئەمە پلانێکە خۆشیان چاگەزانن من چەند جار باسم کردووە بەس دەبێت کێ سزا بدرێت لەسەر و من سزا بدرێت ماوەسم لەسەر گیان لە دەستدانی ئەو سێخانە ئەبێ من سزا بدرێت من ئێستا چووکە بانک ئێستا بەرەوبەریکی بانک لێرە دەستیان پێ لە کار کێشاوەتەوە یاخود دەبێ ئەو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی کە دەبێ ئەو بەرپرسیارەت هێڵگرن کاکە یەکێک سەری یەشێ قاچی برینە قاچی هینەکەن ئەبەستن مدیری من نایناسم مدیر بانکە پارە نییە چی بکە مدیری بانک پارە دروست دەکات دوای مدیری بانک وتۆتی وەرە پارە هەبێ پارە هەیە نایەمێ ئەوان پارەکەی بۆ نانهێرن هەوە چێ لە باتیەوەی خۆی بڵێ وەکو من کاکە من یەکێکم لەوانەی کە ئەبێت سزا بدرێم لەبەروی ئەم وڵاتەمان پێچان ناکرێت بۆ پێمان چان ناکرێت ئەوە نوکتەیە تۆ لە خۆتۆ بڵێ وڵای بەدەست لە کار کێشانەوە حسێبە وەزیری دارایی بۆ شتی وا بکە وەرە بزانە بۆ ناتوانانی تۆ داهات کۆکەیتەوە داهات هەیە و ئێمە درۆکەین ئێ بڕۆژ کاتمان لێ بکە داهات هەیە و تەوزیعی ناکەن ئەو کاتە مدیر بانکە سزای بە ئەزانی کاک حەکیم هەستی پێەکەین یان پێی ناکەین بەگشتی ڕەنگە ئەم قسەیە گەورە بێ بەڵام ئەیکەم ئەم دەوڵەتانی دراوسێمان جاران بە قمبەلە و بۆمبا و نازانم چی ئەمانە ئەیان کوشتین ئیساگە بمان کوشتنی یوئێن و ئەمریکایانە دەنگە ها بە شەرمانەزانن چیان کردووە هاوشێوەی CIA و ئەوەی مخابراتی دنیا وتیان خۆ میلەتە ئاوایە ئەمە حکومەتەکەیەتی برسیکەن ئەوان لەوە زیاتریش ڕۆشتون سوالکەرمان بکەن کێ باوەڕەکات بە سوالکەرکردنی سلێمانی بەس جارێ سلێمانی خۆی کوردستان هەمووی بە سلێمانی کراوە بە سوالکەرمانەکەن یعنی باشمان لێکن ئەو سوالکردنی سلێمانی بەرپرسیارەتەکەی یەکێتی نییە خۆی یاخود هەردووکیان حکوومەتی شێکامێ جۆ بکرا هەموو کوردستان وایە بەڵام تۆ بیرکەینەوە بە هاوڕێیان هەواڵان خۆشەویستان خوشک و برایەنم بە جوانی بیری لێ بکەینەوە بزین ئێمە لە چ قۆناغێکین لە قۆناغێکین برسینین جارێ بەس هەنگاوی سوالکەریمان پێوە دیارە بۆ پارە هەیە و نامان نەنێ نەوت زۆرە و ئەفرۆشرێ و پێمان نییە لە بانکەکە موچە حیای بردوویت ئەڵێ سێشەمە مامۆستایانە و پێنجشەمە خانشین نایاتێ ئەبێ شتێکە بێ یخوتەواوە شتێک هەیە لە دوای شەڕی جیهانیە لە جەنگی ساردا ئەزانم پێکەن بە جەنگی سارد شتان بیرەکەوێتەوە هەر بە جەنگی ساردێکە جەماعەت بە بەفروشتیات تێگەیشتبوون لە جەنگی ساردا CIA لە یەکێتی سۆڤێتی جاران خەڵکیان وەکو سپای وەکو جاسوس دانابوو 2 ساڵ پارەیان نابوونی وتیان ئێوە بڕۆن خزمەتی وڵاتەکەتان کەم بڕۆنە پێشەوە ببن بەشت ئەمان شتیان ڕۆز بوون تویان باشە ئێوە چیتان لێ وتیان تۆ بڕن پێتانە دوای چەند ساڵ وتیان ئێستا ئێوە لە مرکزی قووەتان لە مرکزی دەسەڵاتان بێزەحمەت ئەوەی ئێمە ئەمانێ بۆمان کوتیان چی وتیان کەسی فاشل و گەندەڵ و خراپ و بێشادە لە شوێنی حساسا دابنێن بێزەحمەت بیری لێ بکەنەوە وەرەق و قەڵەمتەکەتان بەدەستەوە بگرن وەرن بیبژێرن بزانن طبعا بێجگەلەوەی کە خەڵکمان هەیە زۆر لە ئاستی بەرزایە لە هەموو شوێنەکە بەڵام چەند هەزار کەسمان هەیە فاشل و گەندەڵ و خراپ و باش سلێمانی سەبارەت بە سلێمانی ئەوەی بنمونێکە لەوانە سلێمانی کە یەکێتی زیاتر لەو ناوچەی بەرپرسیار نییە سە بۆ نمونە موچەی مامۆسایان بۆ مامۆسانی زانکۆ ئێستا نۆ کۆلێژ لە زانکۆی سلێمانی موچیان هەر وەرنەگرتووە بەشێکی خانانشینەکان موچیان هەر وەرنەگرتووە کە ڕۆژە چوون وتیانە موچەنیەوە نییە یەکێتی بەرپرسیارە
یەکێتی بەشێکی گەورە هەیەتی حاکمە لێرە کاکە ئێمە دوو زۆنەمانە خۆڵێکیان ناترسم من پارتی و یەکێتی هەردووکیان بەرپرسیارن و گۆڕانش بەرپرسیارە چکە وەزیری دارایی ئەلەوە ئەگەر هەر کەسی چێشیان لەگەڵا بێ ئەوانش بەرپرسیارن باش بەس سەر نەگەڕانەوەی داهات بۆ داهاتی سلێمانی بێ هەولێر بێ دڵن داهاتی ناو خۆکەمی کردووە سەرڕایونەتەکرد زیادی کردووە ینی پێ دوایە پارە نەبێ بۆ موچە یاخود وەکو تۆوتت 3 ساڵ لەمەوە پێش ئالێرا بەجەنابت بوت وتم ئەمانە درۆکەن پارە هەیە بەش هەمومانەکە ئێستاش دووبارەی دەکەیەوە 100 جاری تریش لە دارم بن هەڵم واسن وەکو بەسیح درۆکەن دووشتە یا ئەمانە ئێمەیان هەمومان لە قمارە دۆڕانویانین ئەونی ها باوکێگێتەوە ئیژەکاتوێتەوە پارەم بێنێ پێڵێن یاژنی دۆمێناوە مەسرەفی ئەوەکەیت یا لە قمارە دۆڕانە ئەمان یا ئێمەیان دۆڕانووە لە قمارە یا ئەوەی دووەمە کە پێم وتی دەوڵەتانی دراوسێ ئەو زەختیان لێکن قۆڵیان باە تۆتی با بە برسیان کەن بە سیستەمە ئەمە اینجا کاک حەکیم من لە گۆشەنیگای ترەوە لێنەوە ئەڕوانم گۆشەنیگا گەورەکان لێ ئەڕوانم بیر لێ بکەرەوە بزانە لە عێراق وەزیری دارایی وابزانم دوو خولی پێشوو کورد بوون وەنە پارتیش بوون وەزیر گەورەترین شت نییە وەزیری ئیمزای کرێ و پارەی کوردستان بێرن وەڵا زەلامێک ئاوی لێسا وەڵا کچێکی نازانم کێ ناوی مدیر عامێکە نایەڵێ ئەی تۆ چیەکەی لەوێ یەک کەواتە تۆ بوو کەشکوشە بوویت یان شتێک لە تۆ گەورەتر هەیە ئەمە یەک دوو ئەی وەزیری دارایی خۆمان وەزیری دارایی دەڵێن ئێستا تووڕەیە لە ماڵەوە نیگەران خۆ تووڕێی من حل ناکە تووڕێی ئەو برسێتی دایک و خوشک و کەسوکاری ئێمە حل ناکات کاکە بۆ ناگەڕێ بە دوای چارەسەرا کێشەی ئەم کوردستانە ئەسڵەن بەس پارە نییە بەس پارە نییە کێشە وەنە کێشە پارە نییە بە زەمان دروستیان کردووە من پار ئەم کاتانە پار پرۆژەیەکم لەگەڵ هەندێک هاوڕێم هەیە کوردن لە ئۆکرانیا و ئۆکرانیاوە ڕوخە دکتۆرای هەیە برادرێک مێ تێزەکەی دکتۆر نەرۆ تێزی ئابووری ناسە دکتۆرای لە ئابووریە تێزی هەیە لەو ئۆکرانیای لە جامیعەکانە خوێنرێ لەگەڵ هەندێک کاڕێی ئەڵمان و ئەمانە دانیشتین چارەسەری ئەمە تۆ تەسەورەکەی ئێمە پرۆژێکمانێ ئەمانەوەرەقەی ئەیفۆرە هێناومە یاوم لە ڕێگی سەرۆکاتی پەرلەمانە یاومە نەتیوتومە ئەمە چارەسەری هەموو موچە خورا و دوزرا و پاشەکەوت کراوەکانی کوردستانە بەبێ حکومەتی هەرێمی 1 دینار بات چارەسەرەکە زۆر بۆمان کردوون بە پرۆژەیەمانەتێ تۆ تەسەورەکەی 1 ساڵە من چاوەڕێکم تەلەفۆنکەن بڵێن پرۆژەکە وەرگرن بابە بۆ خۆتان حەلیکەن 1 دینا ئەوە تا ئێستا دیسانەوە ئێڵێمەوە اینجا لە بەیانیەوە یعنی لە داهاتووە بکە پرۆژەکەم پێشکەش کرد بەڕێکەوت لەگەڵ قنسڵێکە دانیشتم هەبوو وتی سیروان تۆ لە دەرۆژیا یعنی معقولە چارەسەر پێنەوتم ئەوم باسکوتم وڵای چارەسەرم پێەیە لە سیارەکە کە ڕوانەی کردمە دەوتم پیشانمە ئەمە نەبوت بۆ تەقدیم نەکوتم تەقدیم کردووە لەسەر حکومەت ئەوەستم لە ڕێی پەرلەمانم پەرلەمانتار بێ لە ڕێی پەرلەمانەوە بینێرم وتی چەنەوەسیت وڵای ماوەیەکی چاکیانێمێ هەتا وتی تۆ سمارت وتی عاقڵیەکە ینی نایکەی بەهرا نەمکرد بەهرا ئێستا ئێڵێم بەرپرسم لەم قسەی ئەیکەم پرۆژەی هەموو موچە خوراوەکان و کاکە نەدزراوە نەتان دزیوە هەموو موچانی کە پاشەکەوت کرا حکومەتەکانی پێشوو هەمووی هەتا ئاخر فلس بە یەک ئەوەنیە بە سیستەم بە نۆ مانک بەبێ حکومەت 1 دینار بات بەس مساهم بێ لەگەڵ ئەم بیرۆکەیە ئەیشیانینێ بۆ خۆیان ئێمە تیایی لاگوین پارەمان تیا سەر کرد ئەوە پێشکەشیانەکەین نیکەن ئالێرا بووم وتم ئەیانکەم بە فلیم ئەیانکەم بە پەنگ ئەیانکەم بە پەنگ لەبەرەوەی کەواتە ئەو شتەی ترە کە دەوڵەتێک لەم دەوڵەتانە پێیان تویان با برسی بن ئێوە حکومەتی چاکسازیکەش ئەو تێدا بۆ ژمار دووسینە ژمارە بانکێکە لەلایەن حکومەتەوە چاکسازی من بۆچی دروست نەکراوە بە منەڵی هەموو ڕۆژێک هەر کاتێ وەزیری دارایی هاتووە هەر کاتێ وەزیری ناوخۆش هاتووە هەر کاتێ حکومەت هاتووە وتومە ئەرێ بۆ ئەم بانکە دروست ناکەن دیسانەوە هاوڵاتی بەڕێز وەرە قەڵەمەکە دەربێنە بەیانی من پێش بورمەکەوم 80 ساڵ تەمەنێتی بم حسابی بانقی بۆکەم و دەبا بزانم کام بانقی مهمە و کام بانقی خۆی بە مهمە زانێ پارەکەی بۆ نەخاتە ئەوشەکە پارە هەبوو کاکە حکومەت کە نایکات لێی تێناگا ڕۆژە گوتم لە کۆبوونەوەیەک بووین سەرۆکی فراکسیۆنی سەربەخۆکان بەشدار بووم بەبەر پرسە گەورەکانم وتم کۆمپانیا هەیە یەت هەموو مەسحی کوردستانت بۆ ئەکا هەمووتان ئەکا بە یەک سیستەم پارەش وەرناگرێ
کە چیوتی آخر داتاکانمان دزێ آخر نەوەویتانێ بیدزێ آخر ئێمە بیل کلینتۆنمان لای هەوێکەی کەشف بێ آخر ئێمە عەبدولقەدیر خانمان هێنەوەی پاکستانی دروست کرد کەشف بێت چیمان کەشف بێت هەمووش دنیا شتەکانمان نەزانێ تۆ تەسەوور کە مبرر و بەهانە بۆ هەموو شتێ دۆستنەوە بەس تۆ پێش نەکەویت بەڵام بۆ خۆیان قەسر و ستی و هەموو شتەکانیان مهمە تۆ جادە و شتەکانی ئێمە ئەو جادە ئێمەمانە ئەی بۆ بەردەم ستێکانی خۆیان ئەڵێ ئاواڵی سویسرای ماڵاوە بێ ئەوە ترافکلایتە ئێمە هەمانە ئەوە تاسەیە دروستیان ئەی بۆ لە بەردەمی ستی و ماڵەکانیان کە خۆیان تاسەیان دروست کرد لە دوبەیش نییە بۆ ناپرسین ئێمە ئەمە هەمووی داخە بەڵێ سوپاس دەکەم بە ناوبڕێک وەرگین دوای ناوبڕەکە دەگرێن وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگرێنە وڵاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ئادەی پێ بڵێن چییە؟ زبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕێز کاک سیروان ئەی ئەرکی پەرلەمان چییە دەبێت چی بکات ئێستا حکوومەت خۆی لیژنەیەکی پێکێناوە لەسەر ئەو گیان لە سێریان لە زدانی و سێخانەشینە ئەی پەرلەمانی کوردستان دەبێت چی بکات یاخود لیژنە پەیوەنددارەکانجا لیژنەی ئەوەی تایبەت بێ بە خانانشینان لیژنەکانی تر دەبێت چی بکەن بە بۆچوونی بەڕێزت کاری کێوە سادەیە کە سێ کەس گیان لەرە بزدەن و ئاوا بڵێن دیزە بە دەرخۆنە بکرێ طبعا كاريك سادنية طبعا جي هزار داخل وهو أخير شتيجنية بداخل يعني وشتا أو لجنة بيجنا بوتي بوي بزان بوتي بدو بوتي بدو أو بخوان بيجنا أنا لما روي هاد سري موتي قلتو موتشاكي ببيعنا بري بوي بخرج سر بانك كها وسر نجري شو نك شايستي بدامزش نزلي بوتي وش تجمع معي باري تاسرف كان أمريك دو وەکو پەرلەمان دەبێت چی بکە آخر ئەم وڵاتێکی ئەسکەرتاریەتە ئێستا من لەمە زیاتر قسە بکەم دوو جوندێنێرن شەقاون وەنە ئێخۆ حکم نیە لێرەوەنە ئەم وڵاتە دوو زۆنە جارێ بە شتێکە پێ بڵێم ئەمە جێی داخە شەڕی ناوخۆ بەردەوامە خۆ شەڕی ناوخۆ ئەوە نیە چیز بە سیلاحێکتری بکوژن ئەو نیە لێکتریە کوژن ئەم پارە نانێرێ بۆ ئەوێ ئەویش پارەی خۆی نانێری بۆێرە ئەم لێرە باوکی فلان ئەمرێت وەنە ئەی کوشتی وەنە یەکێ مرد یەکێ مردار بۆ یەکێ بە دەردی خوا گرفتار بوو هەمویان مردن وەنە شەڕی ناوخۆ هەر ئەوە نییە ئاسەوارەکانی ئەمە شەڕی ساردە باسمان کرد ئەمە شەڕی ساردە بەس بە چەکێکی تر منە گەڕێمەوە ئەڵێم پلانێک هەیە بە سوالکردنی کوردستان لە ناو پلانەیە پلانێک ترێ بە سوالکردنی سلێمانی زۆر دیقەت بن
هەندێک شوێن هەیە هەندێک سوۆشیال میدیا هەیە پاسکیلێک لە سیارێکی ئەڵێ شۆک کارەسات قەوما تۆ دا ئەسڵێکی خۆی کارەساتە بەس وازانیا خۆچی قەوماوە چکە پێشتر شتێک قەوماوە مەسەلەن نازانم چییە دنیا قەوما ئەوە شاینەوە ئەوە زەلامێک هەیە لە بەغا پەرلەمانتارێکی عەرەبی سوننەیە ئەڵێ بۆ نمونە ئەو کچۆ من قساکەم لە بەرنامەیە کابەشدار بووە ئەڵێ ئەوەی تر حکومەتی هەرێمی کوردستان وەشێت شوێنەکان وسی شۆک ئاگادار بن و حکومەتی هەرێم هەڵەوەشێتەوە ئەو ڕێز لە هەستی خەڵکێک ناگرێت کە بە ئاسانی فری و ئەدرێ یەکسەر لە باوکە گیان وڵاتەکەم کاول بوو ڕێک ڕاکا سەری خۆی ئەڵەگرێ ئەمانە بەرنامەن ڕەنگە خەڵکی ئاسایی من سیاسەتەکەم من سیاست مەداران ئەبێ ئاوالی تێبگەین باش بەزەوەکو ئەمە پەرلەمان فێڵە مەسەر ئەمە فێڵە لە خەڵکێکرێ بەڵام ئەوەی پەیجەکەشی هەیە خۆی نازانێت چییە یەکێکی کەیەوە کۆی سیایی پێ و توتی با بە پارێ بەرێ با پەیجەکەی بەرێ بڕەوە تۆ خەڵک تۆقێنێ ئەمە خەڵکیان تۆقان لە پەرلەمان من بۆ خۆم هەرچیم پێکرابێ لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە هەمیشە بەیەکەوە ئیمزاەکەین شایەتی بۆ ئەوانیژێم چالاک و ئەکتیڤن بەڵام حکومەت و حیزبەکان چۆن خەڵکیان برسی کردووە هەموو ئەو شوێنەشان ئەو شوێنانەی کە پەرلەمانیان هین کردو ناچالا کردووە پەرلەمانتارانیان هەنێکی یاری چی وایان لێ کردو کەیتر تۆ پێ بڵێ من قەت لەگەڵ ئەوانی من بۆ خۆم تاکم پێم ئەڵێ بۆ خۆم هەر کەسێ پێم ئەڵە لە چیت کردڵم ئەوم کردووە ناشترسم و سڵیش ناکەم گەرێکی پێ بڵێ تۆ چیچ نەکردو ئەڵێ من ئەمەنەم کردووە ڕێکاری پەرلەمانی لەم مەسەلەیەکیان لە زانی خانەشینەکان دەبێەوە چی بکرێ وەکو ڕێکارە پەرلەمانێکە ئەبێ هەوڵ بین وەکوتم خەڵک ڕابێنین بچە بانقەکەی خۆی بکاتە حکومت نایکە حکومەتێکی لاسارە نایکا من ئەیکەم بەردەوام تان ئەوەی کە لوژنە شیرە بۆ داپیرەیە ئەوی سەر ناگرێ بەزەگەر یاسە سەروەر بەیانە دەبوو سەرۆکی حکومەت و جێگرەکەی سزادرابان بەرپرسیەوان نیە وەزیر دارایی تۆ بۆ نمونە ئێستا من چی لە شتەکە گەۆرە بڵم کە ئەبێ حکومەت و سەرۆک و نازام چی دەست دەکات خۆ دەست دەکاتدان چێشتەوە ئەبێ زۆرە بەس لە ڕووی حکومڕانیەوە ناوێ بەرپرسیارتە کاڵگرن شتێ باسکە کە هەبێتیانە نییە شتێک با باسکەین من واقعیم ڕەنگە پێشووتر کە پێشەوەی بێمە سیاستەوە زۆر واقعینم بەزیتا واقعیم شتێک باسەکەم کە هەبێتیانە سیستەم و ڕەوشی سیاسی و ڕەوشی نازانم چی ئەمانە هەر کەسێک ڕەوشی سیاسی و ڕەوشی بەڕێوەبردنی وڵاتی هەبوایە هەر کەسێک لە ئاست مردنی یەک مناڵە ئەوە ڕق بوەستایە بەڵام کە نییە تاو شت لە نەبوون لەبوون ئەتکێ حیا و نازام چی شتانە بۆی خەڵکی سەری خەڵک نێشێنین باش بەس ئەم حکومەتە ئەگەر موچەی پێنەدرێ بە باشی ئەتوانێت چی بکە ناوێن لە خۆنەوە حکومەت بەڵام بەس موچە شتێکی سەرەتایی زۆر ئەی ئێستا بڵێن گرانی سوتەمەنی هاتۆتە سەر ئەوە نەوتی سپی هەر بەرمیلی 200,000 دیناری خۆمان بڵێن حکومەتیشی چیە پرۆژێ وەستا پرۆژەی خزمەت گوزارەی چی ئەم دەستگایە ئەم حکومەتەنی ئەمە دەستگایە دەست خەڵکن مەجموعەیەکن ناوی حکومەتە باش نییە ئازانی ئیشیان چییە؟ ئیشیان بەڕێوەبردننی پلانی بێگانەیە دەبا لە دارم بن ئەگەر وانە دەیوەرە بێمان بڵێ کاکە هەروتم باوکەکە کە ئەچێ ئیشەکە کرێکاریەکە یە تۆڵە پاڵم پێنیە دووشتە یا قومارەکەیاش نییە ناوە ئەکامیانە پێمان بڵێن من بۆ خۆم زۆرم وت هاوڕێشمان هەیە زۆرن پەرلەمانتار و سیاسەتمەدار زۆرمان باس کرد ڕێگای تر هەیە ڕێگاکە کارەبا مۆلیدەیە ئەو بەخوا ئەگەر هەر کەسێکمان فەحسی خۆمان بکەین لەبەرەوەی ئەو نەیخۆی خۆ نایخۆین بەس دەمودانی پێشوین تووشی 1000 شتە بین ئاو پیس جە و پیس کارەبا نییە سیارەی خۆتە بانزین بە گرانە کڕیت کاکە ئێمە بە زۆر کردومان بە حکومەت هەندێک خەڵکن نازانم تر لە شوێنی تر هاتوون و حکوممان ئەکەن بەڵام ئێمە وازیان لێ نهێنی وەڵی ئەوان ڕەنگە لە ئەخیرا بۆمان دەرکوێ کاکە ئەوان خۆ نایەنەوێ نایەنێ بەڵام ئێمە بە زۆر دەستمان کردوڵێن ئەگەر ئێوە نەبین ئەمرینی نامرینی وەرن با ئیشی خۆمان باشە بیرم کۆتەوە شارەوانی باش ئەو نوکتە گەورەکەیە باش پارە لە هەموو خەڵک وەرەگرن ئەو پارێش کە وەرەگرن کوڕی مەسئولێک کۆمپانیاکێتەوە باشە شارەوانی خۆی جیبایی هەیە
هەچیایەتی بە کوڕی زەرانە لە تۆ بارەکەم بکە تااقەتی ئەوەشی نییە پارە کۆکاتۆ نایە بە کۆمپانیا من هەموو زۆرینەی ئەو کۆمپانیەکانە ناسمە لەگا خۆپارەکەمان نایێنێ بۆ لە ساشەستی کاتە هەر کەس من زبی خۆم کۆکەمە تۆ حکوومەتی چی ئیشی چییە پێم بڵێن ئیشی چییە بە من ئەڵێم ئەمە دەستگایەکە دەستگای خێرخوازیە و تاوا بەڵامیکی دەستگای شێرخوازیش ناکە سەبار بە سوتەمەنیەکە ئێستا بڵێن ئەوە شەیە گرانبوونی بانزین ئێستا لە عێراق 450 لێرە 1000 دینارە بانزینەکە بامان شێوە نەوتی سپی یاخود ئەو باج ڕسوماتە ڕاستە لە وڵاتانی دەرەوش باج ڕسوماتی بەس بەم شێوەیە کە نەخرێتەوە خزمەتی خەڵک خۆشە باسی زۆر باشە باج ڕسومات لەسەر چێ هەیە جارێ ئەو کەسانەی کە ئیشێگەکەن باج ڕسوماتی خەڵکی ئیشکەر موەزەف کرێکار لەوە شتێ نییە بڕەش بێت نەما ڕەش هەبوو ئەمانیانێ ئەو ڕەشا بێت دایمە پارەیە بە دیار نەبێت لە پڕ دەوڵەمەند بن لێ بۆ نمونە من مانی باوای دابنێ مانی 1000 ئۆرۆ پیاکەم بۆ نمونە لە ئەڵمانیا لەم 1000 ئۆرۆی ئەمە صافی ئەیەن بە من پێم ئەڵێت تۆ حەق نییە یەی بۆ ئێرە داوامەکەش ساعتی خۆ 1000 ئۆرۆ هەیە بیخۆ خۆی ئەسڵەن 1350 50 ئەیەن بە نەخۆشی بۆ من کرێکارتێک مێ پێڵێن کرنکاسە و هەیە باشە سڵم لێ بۆ ئەیەن بەزاری بە حەقم پێی نییە سڵم بۆ ئەیەن بە تەقاعودی ئەو هەر نازانم ئەوە بۆڕەکەیکم بۆیە تاوە پەنجام بوێنەوەوانە لە ئەخیرا بەڵام لەسەری ساڵا 12 مانگتەوە بێ من ئیشم کردووە یەم وەرەقەیەک تەقدیمەکەم ئەڵێم من 12 ئۆرۆم پێیا کرد بەڵام مەسرەفمە بۆمانە ئەڵێم تۆ ها سەدت بیرە 100 هەزکاتە 1200 ئۆرۆ لەوە 100 بەرەکەوێتە لەبەروی تۆ نەگەیشتیتە ئاستی بەرز بەڵام باسی ئەوە ناکەمێکێک بۆ کۆمانە کۆمپانیایکی مانگیش 30,000 ئۆرۆ پیاکە ئەوە لە سای حەڤە و لە سای 90 لێ وەرەگرن بۆچی بەکارێت ئەمە باجەکە بەڵێ بۆ ئەوە بەکارێت هەندێک کەس کە ئیش ناکات ئەیەنێ کە ئیشی نییە بڵێن ئیشی نییە لە ئەڵمانیا مەسەلەن 8 میلیۆن 4 میلیۆن کەس بێ ئیش جیاوازەوەی لەسەر خزمەتی کۆمەڵایەتیە سۆشیالی پێڵێن ئیمیگریشن و شتانی پێڵن کۆمۆنی پێڵن ئەو ئەڵمانیا گەورە و گرانە 4 میلیۆن هەیە پارەی سۆسیال وەرەگرێ بێجگەلەوەی کە پەنابەرشتیوە پارە کە ئەیرێ بە پەنابەر لەو پارەیە و لە یەکێتی ئەوروپاییەن ئەیەکی پێ دەڵێ ئەی بۆچی جادۆبانەکان ئێکاکەوەرە سیارەیەک تەجیلەکەی لە ئەڵمانیا لە ئەڵمانیا بیرم نەما من 4 ساڵی نیم تقریبا 25 ئۆرۆی تێچێ بۆ نمونە با بڵێن 36 ئۆرۆی تێچێ 12 ئۆرۆی هی ڕقەمەکەی ئەو ڕقەمەتی لە کۆمپانیاگەی کڕی هەر شتێکی وایە بۆی هەڵە نەبم 20 ئۆرۆژی ڕسوماتە بەڵام لەوێ نکتەیەکی تر سەنەوی ئێرە ئەوە نەیە بۆ خوا بە زەڕەبی نایخوێنیتەوە هیچی تیانە لەوێ سەنەوەیەکەت کە ئەدەنێ دووشتە یەک وەرەقەیان بۆ تەبعکردوی هەموو شتێکی تایە جوان ڕێکپێکەوە لە ماڵەودانێ ئەو سەنەیە کە لە ناو ئینەکەشتایە ئەوە نەیە پیشانی مروری ئەیت بەڵام تۆ پارەت پێیاوە ئەو پارەیە پارەی ئەو کرێکار و معلوماتەیە بەڵام زەریبەی ژینگە هەیە جارەی پێچاکەن تەمینی سیارەکە هەیە و شەریکەی تەمینە دامەیەکەمانە ئێگوەر بن باسی بەس دانیشین باسی هەر وڵاتێکە بۆ بکەین ئێستا ئەبێ بڵێن کاکەی گیان ئێمە لە قەرنێکە ئەژین خەڵک بەجێ هێشتووە ینی خەڵگەکاتە سەری مانگ سەرمانگ ئێمە جارێ لەو شوێنیان کە خۆمانی بەزمەسمە و باج ڕسوماتێکی نەخراوەتەوە خزمەتی خەڵک بەشێوەیەک باخراوەتە خزمەتی خەڵکی خۆیان کوڕ و کەس و کارێ پێم نەوتی خزمەتی تۆ چی تۆ ناخۆیان خەڵک نین کوڕی وەزیر خەڵکە کوڕی بەرپرس خەڵکە خزمی کاکە خەڵکە خزمی مامە خەڵکە خزمی مامۆستا خەڵکە خزمی مەلا خەڵکە کچ و کوڕیان خەڵکن ئەوانە خەڵکەکە تۆ نیت من بە خەڵک نازانن یعنی ئەگە گلەیەکەکەیت مەسە من زۆر جار ئەوە ئیڵێم قونسڵخانەکان زۆرە بینەمە هەندێک جارەوە نییە ئەڵێن وەزع باشە ئەڵێم تۆ وەزع باشە من وەزعم باش نییە خۆشک و دایک و کەس و کاری تر خەڵک باش نییە تۆ ئەچیتە ئەو شوێنانەی کە شوێنە بینی وێ لای گەورا بینی وەرە بدەم لە هەولێر لە شوێنی وا هەیە زەلامتیا ناژی تۆ ئەوانە بینن ئەڵێ مەسەلەن حیزبێک سەرۆکی حیزبێک یان نازانم شتێک بە قونسڵێک ئەڵێ با بەوانەی کە قساکەن و ئێستا من تویتەکەم بە زمانی ئەڵمانی یەکیکە بە ئەنگلیزیەکە یەکیکە بە تورکیەکە ئەوانەی خوێندنەوە باش نییە بێن پرسیارن لێکەن ئەڵێ با بەوانە مەجموعەیەکەنی جینسە لێ شێوان و شتیوان وەرە پیشانتانەین سەرۆکی پەرلەمانی وڵاتێکی عەرەبی هاتوو بۆ پەرلەمان من یەکێ بووم لەوانەی خواحافیزبوونیم لێ کرد من لە پەتار خواحافیزبوونمان لێ کرد پێی وتم
ئەوە قسەی کرد ڕووی کردە منوتی وڵاتەکەتان زۆر خۆشتم سپاس دەکەم وتی ئەمێ بچمە بۆ وڵاتەکەی خۆمان شوێنە دروستکەم لە هەولێر بچێ وتم بەزە مەندقەیە وایە بەس بگویان بۆ شوێنە خۆشەکان هەدێ وەرگرتووە تۆ پارەکانمان چی لێ دێمە یعنی لە دنیاە باشە بەس برنە دەرەوەی پارەشە بوو ئەو حاڵەت هەیە ئێستش بەردەوامە موچە نەبێ سەر لە دەرەوە خۆت هیچ پێشتر ئیشی لەسەر کرده بوو من نامەیەکم نووسی بۆ سەرۆکایەتی پەرلەمان تهدیدم کردبوو وتبووم بەق ئەوترێت طبعا خۆمش دلیلم نییە لە 100% وانە دلیلم هەبێ ئەوە شێوازێکترە وتم با هەوڵ بین بزانین چی ئەم پارانەی بردوێتەوە ڕێگا هەیە ئیششم لەسەر کردووە بەردەوامیشم لەسەر ئەوە شتێکی تر هەیە خەڵک بیری چۆتەوە ئەوە نەمام نەڕوو بووین خەڵکی بیرێت بەڵام وڵای خەڵکیانەکە دۆرەگری با دکتۆر درەنگ توینە لای دکتۆر سوپاس دەکەین زۆر داوا لێبوردن دەکەین بۆی گرفتێک درەنگ هاتین هێلاتان سەبارەت بە کێشەی موچە لە کوردستان و دواکەوتنی دەمەوێت سەرنجت بزانم وەسێ خانەنشین لە سەری موچەگیانە لەزداوە و دواکەوتنی موچەیە پێشتر لێبڕین هەبوو پاشەکەوتە بوو ڕاستی و کارە سات ئەوەی لە کوردستان لەوەیە کە حکومەتی ئەوانە حکومەت نین منستی هێزی میلیسپای کردنە بەسەر چەند انتخاباتی زویرە خەڵکیشان هەبووە کەم بووە حەقیفەیەوالێکن کە أنا أو حزبانا يعني عندنا في كان أنا دسالات هذا بلام أوانا أحيتي أوان هيك دارينا كان لفرق الدولة حتى السومة شوي متورد شوي كانوا شوي أوبرني لك وزاري أو إما ملك أو هيتا أو أقبلي يعني كهاتونية أشتوجي روناشية أو كمال كائنات تبصر دائما يستي أوان أو أيا توان أو كمال كائنات توان أو تصلاة أو ثروة الشعبانية هي تصدق عائلة وتواو كسبتي أوليغارشية لدوري عمانا أو أنا قالي مقدرات قالي أبان حتى مثلا حكومتي مركز بيانا أو صيغة رانيك رزقة أو قالي كردية وجود الصلاة وجود زونا وصلاة بيك هاتي مقدرات قالي القرآن تابع شكل من لدى وها ريونات كسكري كان بريتي سكري هي فروانتا توفيا كان زانكونا فروي فارين ها الدنيا كما بتجيب كوندت أصلاً المستقبلي أسبق من المستقبلي مستقبلي ضامن بكي يستبع إنفستمنت يعني سرمایه گذاری أو كسب أو كسب زانكو أو كسانة في لا كما كسب هم يعني هذا زانكو هو كسك أو زانكو فشل لسلطانەوەی جەماوەت حتا ئێستاکە خوێندن بە پارە بوو کامانەوە تو شەهاداکوی ئەو کات لە ئەساسی پێشکەوتنی زانکۆ لەسەر ئەساسی قابلیەتەکان اعتیباری بۆتان قابلیەت أولا إما حالتي كلمة حالتي تقدم أبكايا من السيف صاري دي كانت أنا رقم نوي جت كتاب تحمل نوي جت كل فرقوي كتوي
خۆشی ئەوەندە گران لە بەریتانیا هەموو جێک لەو دەوڵەتانی دەوڵەتیش هەر پاسی بەو شێوە بێت ناتوانێت ئەو سەرۆتەی هەیەی کاری بێنێت بۆ خۆی بۆ هەرسەر ئەوە لەلایەکی وچە جێکە چی و هەندێ ئەو مانگەتێکەوە ئەو مانگە پارە هات بۆ پارە نییە پارە جارەکە داهاتی دەوڵەت هەموو دەوڵەت جارە تاوانی سروشتی هەناردەکردنە بۆرەوە زەری بۆ وەرگرتن ئەوانە هەمووی پارەکە بەڵام ئێمە شتەکەی ئەوەیە ئێمە داهات هەیە پارە هەیە بەڵام ئێمە خەزینەمان نییە ئەوەی ناوی ناویان خەزینەی بنە ماڵەیە حیزبە ئەو خەزینەیە بەکاردێت بۆ بەردەوەندی ئەمان بەکاردێتەوە مەسەلەن بۆ فەوت دەکرێتەوە فەوت عەبای شتان بارەکرا خانەنشین نادێت لە سرەیە ئەمەم ناکەن ئەوانەی هەولێر لە سلێمانی ئەو بەرپرسانە هی حزبەکان چوونەتە فرێنسانی نەورۆز ناکەن ئەچنە فستیڤالێک کە هەمان ڕۆژە وڵاتی سرەی وەرگرتنی خانەنشین ئەوە کەی ئەوە کەی دەوڵەتە دەوڵەت نییە بە خۆش نازانین بەڵام ملت بە خۆی نازانێت دەبێ ملت خۆی لەبەر ئەوەی هیچ نییە ڕۆژێک تاخیربوون لە هیچ لەبەر ئەوەی بابەت بەڵێ دوای موچە لێبڕی ئەگە پارەت نییە ئەگە خۆت بە دەوڵەت مادەم پارەت نییە بەڵێ دکتۆر ئەگەر گوێ لەرەنگی ئێمە بێ بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر محەممەد کاک سیروان سەبارەت بە کەوتمان حکوومەت ئەگەر بازۆرە سوماتەکەی لە خزمەتی خەڵک نەبێ ئەو نرخی سوتەمەنی بێ ئێستا بڵێن نرخی نەوتیسپی و بانزینیش بەرز بۆتەوە ئێستای حکوومەت خۆی چی ئیشێک دەکات موچەکەی بەم شێوە دابشکە قاچاقی لە سنوورەکان هەبێ ئیشی حکوومەت چیە ئێستا؟ وڵی پرسیارێکی معقولە زۆر ئیشی حکوومەتەوەی کە خۆی ئیکا ئێستا ئیکا لە خۆی مەشغوڵ کردووە لەگەڵ بەغایە و چەند سەردانی وڵاتانەکەن و خەڵکی بۆ لایەن و ئەم پێم وتی ئێمە شەڕیان پێفرۆشن ینی 3 ساڵە من ئەزانم ئێستا بۆت بازەکەم باە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیان هەولێریان دۆک باش ڕۆژانە چی پارەیان بۆ چێتە ناو هینەکانەوە و ئێستا بە کورتی باسیەکەم مەسەلەن ئیجازە تازاکەی تۆ پارەیە پارکی ناو مرور پارەیە عریزە پارەیە ئیمزا پارەیە ڕەسمگرتن پارەیە هەموو پارێوانە سەرەگرتن پارەیە سیارە تەحویلکردن پارەیە ڕقم هەمووی پارێوانە دەمن تەحەدا ئەەکەم بەڕێوبەری هەر سێ مەمروری هەر هەمویان ئەگەر بودجەی 10 ملیۆن دیناری لەبەردەستا بێت لەبەردەستیان نییە من لە جیاتی ئەوانە پاڕێمەوەنە خۆم ناگام دیانە دەردیانەزانم پاسپۆرت داری قامە لە هەموو ئەم کوردستانەیە خۆنی ئەجنەبی ڕوەکاتە وڵاتی ڕووناکاتە عێراق خۆی پارەکانیان کۆ ئەکرێتە تورەکە ئەورێ بۆ ئەو شوێنەی کە ئێمە ناومان ناوە حکوومەت وەنیە بۆ لەبەرەوەی باسم کردوتم خەڵک هەیە لە من دڵسۆسترێسا خەڵکەم نەبینی ئەڵم وەڵڵاه وا ئەزانم باوکمم سلێمانی بە ئەمانە داومتوتی ئاگا لێ بێ خەڵک هەیە بەڕێوەبەر هەیە حیزبیە لەم سلێمانیە حیزبیە لە سرکی ئەسکەریە بەڕێوەبەری شوێنێکە ئەسکەریە شەش حەو کتێبی دەرکردووە نووسەرە خوێنەوارە کە ئەچم بۆ لای شەرم لە خۆم ئەەکەم بڵم بۆ لەوێ وایە ئەوە نە تێگەیشتووە
بەس دەسەڵاتی نییە دەسەڵاتی نییە کاکە بۆی بارەکە سوک بکەین لەسەر خۆمان ڕێک و پێک و ها ئەیخەیتە زایدەکەوە با ئەو گولێ بنێرن بێمەوە ئەوەی بەرپرسە لە وڵاتە سەرۆکی پارتی سەرۆکی یەکێتی سەرۆک وەزیران جێگرەکەی سەرۆکی هەرێم وەزیرەکان بەعزێکیان و ئەو کەسانەی کە دەسەڵاتی یاریکردنی سیاسیان هەیە ئیتر بۆ کەس مەگەڕێ تەسلیم ئەڵێ ئەم گرێ ئەمما لە گرتوخانە ڕقەسۆترم ئێوەڵڵا هەر قسێ لە دەری ئەوە بکەیت بڵێ هەر کەسێکی تر پێی چا ئەکرێ پێی خراپەکرێ نییە شتیوانێ ئەوانن سوپاس دەکەم دکتۆر کاتمە زۆر کەمەوە بەس بە بۆچوونی بەڕێز دەگەر دەستێکی پاک و ئەمین هەبێت ئەو داهاتە ئێمە داهاتی نەوتە ناوخۆیە بەشی موچە دەکا و خەڵک لەو ناڕەحەتیش ڕزگار دەبێت کە سیستەمێکە بەم شێوە کلاسیکە موچە وەرگرتن و گیان لەزدان لە سەری موچە لە جانبی حکومت مە پێویستی بەرخەدە خدمات بەس بە زانکۆیە ئەوانە ئەگەر ئێمە لەسەر ئەوە بێ چاومان موچە ئێمە بەرەو پاشە چی بەرەو پاشە بێنەوە بکرە موچە حەقی بەرە دەبێت بگرێت لە ڕکاتی خۆیان بڕین و ئۆی لێ ئێمە هەموو شتێک ئێمە پارەمان هەیە سەرواتی هەیە نەفتە گازە من یەک شتێک چەندین جاری دیکەش وتمە کاتایەک مدیری نەفت بوو لە 2015 ئەو نەفتەی ئێوە وەکو گەلی کورد ئیفادە لێ ناکەن بەڵام خەبارەکانتان ئەی بزن وتی ئاوم پێنە ئازمەکە بەڵام وتم بۆ وتی لەبەر ئەوەی ئێمە عەقد دەکەین ئەو عەقدانە پێ ناگەڕێن ئێمە تەنفیزی ثانوي هي كاريان في او داعي نفتها من بس كان الرأي مواد كانت شرعية والبكتير جاب هو أول قارئ هو قارئ شو كان أو حالة كأي أو صلاة دارة من ل 2006 ما يعني تيجي تزاني اللي كفوكا أزاني بو أيك كم ترسيبا جرداني مسؤول بازاني كيرا جرداني هي اللي رأى يعني بارتي وتري بارتي كذا أنا بيش ما كتير بيش بارتي هي كتير بارتي وتري بارتي كذا تبي زورتي أشياء هذه كذا أو ولا بله أو يا هات أو عليك باتيا أو خبرتك كرتان وفاء كريان فوقك تملكيا أني كل ما ذيك مكانها كيا هو خرج كيراني بله دكتور بله 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 لو حطيت قصتي مافيا قصتك في الكاي أو من أي مكان خلاص إما إشكالي فأني سواتي كذا إرادة أنا أول أو أعمل لك بوشي أو بعدين أتكلم وأنا أقول أصلاً فارك كرتنا ما تولي بدرس بين عائلة عائلة كيران كيان أو كذا أيش بفكر وبو بله بله سپاس دەکەین دکتۆر
ترجیح لها غير سازی شد. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر. أيكل عاش النداء الأوائل كان حوالي أخواني أيضا. بەڵێ خلاص كان المجلس خاص عشان كانوا بعض القضية عشان. دكتور بەڵێ نجي قناعته بدك صاحب هذا. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر سوپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەدکانی کاتمان نەماگەر شتێکە زۆر بە کورتی ماوێ کاکسێوان وڵای یەکشتی زۆر بە کورتی ڕەنگە خەڵک زۆر سەرنج نەخاتە سەرشتەوە من زۆر دیقەتیان لەشت مەسەلەن ئێستا بۆ نمونەوە کامێرەکەی قیمەتی فەیسبوک تریلیۆنە دۆلاری تێپەڕانەوە ئەو کۆمپانیای مێتاوانە خەڵک جاران ئەو هاک کراوم مەسەن شتەکەم سوتاوەمانە تۆ پارەکانمان لەکوێ پارەکانمان لەیەکی لەو شتانەیە 5 ئەم دەسەڵاتە بە کۆمپلێتی ئیتر چیە نازانم لەم ئەمە شەریکەی مساهمەیە بۆ نمونە فەیسبوک بۆ نمونە شوێنی تر بۆی زەربەت لێبن ئەچن نیو پارە ئەوەی کە من ناتوانم ڕقمەکان بڵم بە دیناریش ناتوانم بە دۆلار هەیەە مەسەن ملیارێکیان هەیە بۆ نمونە ئەچن بەشێکە کڕدەوە بۆ چیانە بۆ قازانجیان نێ پارەکان سپیەکەنەوە لەگەڵ ئەوەشە زەلامێک جۆرج نازانم چۆ تاعینەکەن ئەڵێ تۆ چاومان بەلوێ هاوتمتم سیای ئێوای خەتەدانێ لە خۆی ناوی تۆ بەڕڵسکاریت لە دژی ئەم دەسەڵاتەوە ئەم دەوڵەمەانە هەموو مشتەرەکەنتیایە ئێستا سێرچکەنە هەمووتان چێ ناوە ناسی بەرهەڵسکارە و قسەی گەورەی کردو و دەنگی دێرەمانە سەری پێجەویکە یان نەماوە هایدیان کردووە یان ئەکتیڤی لاوازە بە چی بووە نوکتەیە ئەمە من ئەمە بە دەلیلەوە ئێڵێم ناوەکە ئەنێرێ بۆ ئەوێ بۆ جۆرجەڵە جۆرج ئەم نامە بۆ بسووتێنە ئەینێر بۆ سنترال ئەوانژەمە هیچی نەکردووە لە پڕ لە کونێکاڵی ئازادی وانە ئەمیژەڵێ ئەها ئەوە باسی ئازادیەکە پێجەکەی داخەن پارەکانمان لەم شوێنانە سەرفەکرێن نامان کوژن بە گول لە ئەمان کوژن سوپاس دەکەم سوپاس بۆ بەڕێستانکە کسیروان بابەن ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ دکتۆر محەممەدکانیش داوای لێبوون لە بەڕێزیشان دەکەین کە درەنگ چوینە خزمەتی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانمان خواتان لەگەڵ